یەکێکە لە مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک. هاوشێوەی زۆرینەی مامۆستایانی دیکەی بەشی خوێندنی کوردی ڕاژەکەی لەسەر حکوومەتی هەرێمە و دانیشتووی ڕەسەنی کەرکووکە. ماوەی 4 ساڵیشە مامۆستا سروە و 8,000 مامۆستا و فەرمانبەری دیکە داوای گواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەر ناوەند دەکەن. تەنها لەم خوێندنگایە 50 مامۆستاین 50 مامۆستا لێرە کارەکە لەسەر هەرێم ڕاتەبوەرە ئەگرێ کەچی مامۆستاشم هەیە لەسەر ناوەندا تەعینی ئەوەیە تەعین مانگانە پشگیریەکی بۆ ئۆکەین کە بەردەوامە لە کار هەموو 25 مانگی 26 مانگی ئەچێبەکی کاردی هەیە ڕارتەکەی خۆی وەرەگرێ بەڵام ئێمە نە 50 ڕۆژ نە 60 ڕۆژ ئینجاش بە لێبڕینی 21 و لە بەڕێ لێبڕینی هەژدەوە ئەگە بەقا پارە بنێنێ ئێمە هەر لێرە هەر مەخدورین. لەم دانیشتنەدا باس لە گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی دەکرێت. پەروەردەی کەرکووک لە پێناو گواستنەوەکەدا نووسراوی خۆی بەرز کردوتەوە و چاوەڕوانی وەڵامە. ئەندامێکی لیژنەی پەروەردەش لە ئەنجومەنی نوێنەران داوا لە حکوومەتی هەرێم دەکات پرسی گواستنەوەی مامۆستایانی کەرکووک جدیتر وەربگرێ و هەوڵەکانی بەگەڕ بخات. تێپەڕاندنی ئاسان نییە، پێویستی بە خەبات و بە هەوڵی پەرلەمانی زیاتر هەیە. لەم پێناوەیە لەگەڵ برادرانمان لە لیژنەی دارایی پەرلەمان قسەمان کردووە بۆ ئەوی کە کار لەسەرم پرسە بکەن. خۆتان ئاگادارن و هەموو مامۆستایانی بەڕێزی کەرکووک ئاگادار ئێمە 2 ساڵە بە بەردەوامی کار لەسەرماکەین، بەڵام یەکێ لە ڕێگریەکان ئەوە بووە مەسەرەن حکوومەتی هەرێمی کوردستان موافقی نەداوە ڕەزامەندی نەداوە لە کاتێکا من دوای ئەوەی کە لەگەڵ سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و لەگەڵ وەزیری تربیەی پێشوو ئێستا وەزیری مالیی پێشووە قسەم کرد تایبەت بە مۆزوعە ئەوتیان ئێمە ئیشکالمان نییە، بەڵام پێویست بە تەنسیقی بینێوان هەردوو حکوومەتەکە ئەمە پێویستی بە مبادەری حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی هەبێت چونکە ئەو تەخسیسە مالیە لەوێەوە ئەگوازرێتەوە بۆ کەرکووک. الآن موضوع نقل من وزارة الإقليم إلى وزارة مەسەلەی گواستنەوەی ڕاژەی مامۆستایان لە وەزارەتی پەروەردەی هەرێمەوە بۆ سەر میلاکی وەزارەتی پەروەردەی عێراق پێویستی بە بڕیاری وەزارەتی پەروەردە و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی شەیە پێویستی بەوەشە کە بخرێتە چوارچێوەی بودجەی 2021 شەوە لەو بارەیەوە نووسراومان بۆ وەزارەتی پەروەردە کردووە و چاوەڕوانی وەڵامی وەزارەتی پەروەردەی عێراقین. احنا سوينا كتاب التربية رفعناه إلى معالي الوزير. خوێندنی کوردی لە ساڵی 2023 لە کەرکووک کرایەوە 100,000 خوێندکاری لە خۆگرتووە و زۆرینەی مامۆستا و فەرمانبەرانیشی لەسەر ڕاژەی حکوومەتی هەرێم دامەزراون. لە بنەڕەتیشدا دانیشتووی ڕەسەنی کەرکووکن و داواکاریشیان گواستنەوەی ڕاژەکانیانە لە هەرێمەوە بۆ بەغدا. کارۆن محەممەد کورساد نیوس کەرکووک.